مامۆستایان ساڵێکی خوێندنیان بە بایکۆت و ئەنجامدانی خۆپیشاندان و ناڕەزاییەکان بەڕێکرد، بەڵام دیار نییە ساڵی داهاتوو خوێندنی مامۆستایان لە بەرامبەر داواکارییەکانیان چاڵوێستێک دەگرنە بەر. وتەبێژی حکومەت یەرێمی کوردستان دەڵێت ناکرێت مامۆستایان بەهۆی قەیرانی داراییەوە پرۆسەی پەروەردە و خوێندن پاک بخەن و خوێندکاران لا خوێندن بێبەش بکەن. ئەگەر ئەوان خۆیان ئیشەکەی خۆیان بەجی بێلێن ئۆتۆماتیکیان پاشی 30 ڕۆژ کە دەوام نەکەن ئۆتۆماتیکیان بە مەفسوول حیسابن. ئەوە شتێکی ڕەوایە لە دارایی ئەگەر خۆیان دەست بەرداری کارەکەیان بن بە هەمان شێوە ئەگەر ئیجازەی درێژخایان بگرن مافی خۆیانە. ئەو مافانە هەموو دابین کرایە بە یاسا و ڕێزیان لێدەگرین و هەمومان پەروەردەی دەستی و مامۆستایانەیە خۆشەویستی منە، بەڵام بە تۆزێک سەبریان هەبیتن، سەبریان هەبووە 2 ساڵە، تۆزێکی دیریش سەبریان هەبیتن تا ئەو بارودۆخە ئەمن و ئاسایشە یەکلا دەکرێتەوە تا داعش بنبڕ دەکرێت. ئەو کاتە کوردستان دەگەوێتە بەڕی ئەمان و حکومەتەکەش لە خزمەتیان دەبێت. یەکێتی مامۆستایانی کوردستان با پێویستی دەزانێت حکومەت یەرێمی کوردستان ئەو بەڵێنانەی پێیان داوە جێبەجێ بکات. بەوتەی جێگری سکرتێری یەکێتی مامۆستایانی کوردستانیش ئەم ساڵی خوێندن بۆ مامۆستایان ساڵێکی قورس دەبێت، چونکە بەشێکی زۆری مامۆستایان لابار و ژیانێکی سەختدان. ئێمە لە بەردەم ساڵێکی تازەی خوێندنداین و بە هەموو خوێندەوەکانیشمانەوە پێدەچێت ساڵێکی سەخت بێ، ساڵێکی قورس بێ لەسەر شانی مامۆستا. بۆیە بەڕاستی لە ئێستاوە ئێمە دەست پێشخەریمان کردو داوامە لە حکومەتی کردوکەوە ئەو هەنگاوانی کە گرنگن و دروستن بۆ درێژەدان بە پرۆسی پەروەردە لە ئێستاوە تا یەکینەوە هەڵی بهێنێ. ئەوە هیچ لە هیچ شوێنێکم ئاماژەمە بۆ نەداوە کە وڵات بەجێ دێرین. دوای ئەوەی یەکێتی مامۆستایانی کوردستان دوا مۆڵەتیدایە حکومەت لابارەی جێبەجێکردنی داواکاریەکانیان کا سەرەتای دەستپێکردنی پرۆسەی خوێندنی ئەم ساڵە، وتەبێژی حکومەت یەرێمی کوردستانیش ڕای دەگەێنێت هەر کات داهات زیاد بوو پێداچوونەوە باموچە دەکەین و هەر مامۆستایەکیش باگوێرەی یاسا بۆ ماوەی 30 ڕۆژ لە دەوامدا ببڕێت دوور دەخرێتەوە و ڕێکاری یاسایی لە بەرامبەر دەژیرێتە بەر. قارەمانجەوەر، کوردسات نیوز، هەولێر.